بازاری لەنگەی هەولێر نزیکەی 1400 تا 1500 دوکان دەبێ تقریبا بژێوی 1400 تا 1500 دوکان عائلەی زیاتری لەسرە بەعام بازارەکە بە حکمی زیاتر دەستی دووە لەنگەیە ئەشیاکان شتەکانی هەرزانترە و بە هەر ئەوەش بووە کە بازارەکەی وای یەکرد و بازارەکە زۆر خەڵبارک بێ بەس ئەم ساڵ بە حکمی ئەو پەتایە و ئەو شتە خەڵک تەعەفوز دەکا یعنی ئێرەش تقریبا سۆلێکی باشی پێوە دیارە. هەندێک جار ئەوە شایە کە بالەکە ئەشێنی ئەشای ڕاقی و مارکەی زۆر باشی تێدایە و هەندێک جاریشەیە نەوعیاتەکەی زۆر خراپە دەبێ فڕیدەی هەندێک ئەفرۆشی هەندێکی زۆر دەبێ فڕیدەی و هەندێک جاریش نەوعیاتی مارکەیە کوالێتی زۆر بەرزیتیایە. افسر 4 ساله از وی ورسیشا زومبا ام ددم از دم کچکی بچوک از دم بیرکا بچوکو مزنا افریادا گلکی باشه جبو زاروکا جی و جبو بیرکا جی لانه خاصه في ازمه هانيد في كورونا هانيد قالك ضغوطات سروانات شي دبن ونفسيا وقالك التعب جبو زاروكا قالك باشه لانه منعاوانا قالك خردك استمجبو نفسيا من باش بيتو خاصة كورونا دا قلق لو ضغط سرمایه و جمتين بيدي يعني كيف خوش دبن ونموامد شي اجبو يعني ام صحتك تام دبن. بالنسبة لشغلنا شغل فوفون قوطي نكبسه يكون صافي طبعا من الحديد او بلاستيك او تراب يعني المواد مال الخول كلته تطلع قوطية صافية فوفون بس عبارة عن فوفون نكبسها الكبسة تجهز الكبسة تصدر تنقل لمكانها بعدين تصدر للخارج. ئەوە بە چاو خۆتانش ئەیبینن ئیشەکەی ئێمە ئەوەتە قوتیەکە خەریکە کەپسەکەن پلاستیکی لا ئەبن ئەو خۆڵ و پیس و ئەمانەی هەموو لا ئەبن لە فافۆری صافی دەرەچێ صاف دەرەچێ ئەوە ئیشی قوتیەکانە ئەڕۆین بۆ تەلەکانیش دەرەکەین ئاسنگەکانی دەرەکەین پاکیەکەین جوانیەکەین کەپسیەکەین داێنین ئەڕوا بۆ ئەو شەریکە کۆمپانیەکە خۆی ئەیوات بۆ تەزدیر.